ئەزانن چی ئەم جلە من لەبەری دەکەم. ئەم جلە دەزانن چییە؟ ئەمە کۆتاجلی ئێمەیە. لەم دنیایەدا بەم جلەوە نە گیرفانی هەیە، نە ڕەنگی هەیە، نە دووراوە. ئێمە ئەمە جلی سەفەری ئێمەیە. بەم جلەوە سەفەر دەکەین. دەوڵەمەند فەقیر، دەسەڵاتدار بێدەسەڵات، خواناس خوانەناس، بە ئەخلاق و بەڕەوشت و بەدڕەوشت، حرامخۆر و حەڵاڵخۆر، ئەهلی مزگەوت و غەیری ئەهلی مزگەوت. ئەمە جلوبەرگی سەفەری ئێمەیە. ئەو ڕۆژە تەنە بیرەکانمە لەبەر دەکەین. ڕۆژی سەفەرکردنی ئێمەیە. لە دنیادا کاتە ئێمە تەخەڕوجەکەین جلێک لەبەر دەکەین. ئەمە جلی تەخەڕوجی ئێمەیە لەم دنیاهە. لە مەدرسە و لە قوتابخانەی دنیا کە تەخەڕوجەکەین و دەرئەچین، ئەمە جلەمان لەبەر دەکرێ، خۆشمان لەبەری ناکەین. جلە ڕەنگا و ڕەنگەکانمان هەمووی لەبەردا دەکردێ. بەڵام ئەمەت لەبیر نەچێ. ئەمە جلی سەفەرەکەی من و تۆیە بۆ خزمەتی خوای پەروەردگار. چونکە تەنها ئەم جلە لەبەر دەکەین. هەموو کەسێک یەکسانە، دەوڵەمەنی فەقیری، هەر ئەمە لەبەرتایە. دەسەڵاتداری بێدەسەڵاتی، هەر ئەمە لەبەرتایە. گیرفانت پڕە یا چۆڵ و بەتاڵە، هەر ئەمە لەبەر دەکەی. ئەمە پێویستە لەبیرمان نەچێ. ئەمە جلی سەفەرەکە و تەخەڕوجی ئێمەیە لەم دنیایە. بەڵام چیمان کردو بۆ ئەم جلە؟ ئەم جلەمان لەبیر نەچێ. ئەمە منیش لەبەری دەکەم و ئێوەش لەبەری دەکەن. بەڵام چیمان کردو بۆ ئەم ڕۆژێک کە ئەم جلە لەبەر دەکەین؟ کەواتە ئاگادار بە. ئێمە ئێستا حالیان لە ئیمتیحان داین، لە قوتابخانەی دنیا داین، بەڵام ڕۆژێک دێ بەم جلەوە تەخەڕوجەکەین و کۆتا جلمانە. ئەمە ئاخر جلە مۆدیلەکانی ئێمە کە لەم دنیا لەبەری دەکەین. بۆیە خوشکە بەڕێزەکەم خۆداناپۆشی ئەبەم جلە دادەپۆشن دڵنیابە. ئەی ئەو کەسەی کە سافیرەی، ئەو کەسەی کە سنگ و سەر و قاچت بە دەرەوەیە، ئەی ئەو کەسەی کە خێزانت بە سافیرەی کردوتە پێشی سەیارەکەوە، بیرت نەچێ خۆت و خێزانت ئەمە کۆتا جلتانە، کۆتا پۆشاکە لەم دنیاە کە لەبەری دەکەن. خۆت پۆشتە ناکەیتەوە، بەمە پۆشتت دەکەنە، وەکو چکلێت ئەم سەر و ئەو سەری خامەکەشت دەبەستن. کەواتە ئەمە جلی سەفەری ئێمەیە. بەم جلە دەستپێوە هەمومان دەگەڕێینەوە. ئەو ئێستا من لەبەرم کردو، بەڵام ڕۆژێک بە حەقیقی لەبەری دەکەم. ئێوەش بە هەمان شێوە کەسەی ئینکاری ئەم شتە بکە؟ نەخێر، هەمووی لەبەری دەکات بەبێ جیاوازی. هی دەوڵەمەند لەگەڵ فەقیرە فەرقی نییە. بەخوا ئەمەش خەڵکی خێرخواز بۆمانەکڕێ، بەخوا کوڕ و کچ بۆمان ناکڕێ، بەخوا زاوا و بووک بۆمان ناکڕێ. ئەو زاوا و بووک و کوڕ و کچێکی خۆتی بۆ خراپ دەکەی، حرام دەخۆی، تەنها لە پێناو ئەوەی کە پارێکی حرام و زیاتر کۆ بکەیتەوە دڵنیا بە ئەو جلە لەبەر دەکەی. کەواتە خۆتی بۆ ئامادەکە.